سری ساستیکە هەر چوار دەورمان گڵە ڕێگەڵی شوێنی ئەسکەریە ئەم زێرابە بووەتە بەڵای ئەم پرۆژە جوانە من لە گەڕەکی قولە ڕێسیم بە دیاریکراوی لە پرۆژەی سایستیم دیارە ساڵانێکە دانیشتوانی ئەم پرۆژەیە بەدەست گرفتەکانەوە ناڵێنن من لێرە دانیشتوانەکەم لەگەڵایە کاگێ من سڵاو لێبێت ئەگە باسی ئەوم بۆ بکەیت ساڵهای ساڵە ئێوە گرفتان لەگەڵ ئەم پرۆژەیە هەیە کە چەندەها گرفتان هەیە ئەمە ئەم پرۆژەیە بۆ شێوازە بوو تاو نەکرا ئیشوکارەکانی سەرەتا بە خێراتتانەکەین و دەستخۆشیتان لەکەین زۆر سوپاسانەکەین ئەرکتان کێشە کاگە ئەحمەدجان ئێمە 13 ساڵ زیاترە ئێمە دانیشتووی ئەم سیتین لە مودەی ئەم 13 ساڵەیە لەوانەیە بڵم 100 جار ئێمە چوینەتە شارەوانی و وەبەرهێنەر و وەبەرهێنان و یعنی هەموو دەستگا پەیوەندی دارەکان یعنی هەچی هەڵەسێ لە خۆیمان دوورە خاتەوە هەچی هەڵەسێ ئەوڵێ ئایدی ئێمە نییە ئەوڵێ ئایدی ئێمە نییە یعنی ئەم زێرابێ کە ئێستا لەسەری وەستاوین ئێستا تەواو بووە سەتانەوەتی تەواو بووە بەڵام ساڵانی زیاد لە 8 ساڵ 10 متر قۆڵ بوو ساری تێکەوتووە مناڵی تێکەوتووە چەندین کێشەی دروست کردووە پڕ بووە لە ئاو چۆتە ناو ماڵەکانەوە خەتەرێکی گەورەی دروست کردووە لە هاوینا بۆ نوبەرامی ئەم ماڵانە نەیانتوانیوە هیچی موبەری دەداگرسێنن بڕواکە ژیانێکیان هەبوو ئەو دوو کۆڵانە کەس نەیتوانیوەتیایە بژی لە پاش چەند جار لە ئیشکردن ئێستا گەشتووەتە ئەم مەرحەلەیە کە ئێستا لە 190 تەواو بووە ئەبێ کە شاری شاد و شاری شاران ملتەزیم کراوە کە ئەم ئیشە بکات کاگە من ساڵانێک لەگەڵ ئێوە لێرە ژیاوم ئەم پرۆژەیە لە نێوان وەبەرهێنان و شارەوانی لای کامیانە بۆچی کەسیان خۆیان ناکەن بەخاون لە پرۆژەکە ئێستا خۆی ئەم ئیشە ئەم شاری شاد و شاری شاران ئەو زەویانی وەرگرتووە ئەو سیتیانە دروست بکات لە بەرامبەرە ئەم ئاوەڕۆیە و ئەم جادەیەکی سیمەتری دروست بکات کە بۆیان دیاری کردووە ئێستا مقاولێکی سانەوی گرتووە کە ئەم ئیشانە بکە ئەو مقاولە سانەویێش ئەڵێ بای 170 ملیۆن دینار ئیشم کردووە دینارێکم وەرنەگرتووە ئەژینە من نەوەستاوم و یەکسەر ئیشەکانیش ئەەکەم ئێستا مشکیلەکە لەنە لە شارەوانیە لە شارەوانی لە شتێکایە کە نایەت محاسبەی شاری شاد و شاری شاران بکە بڵێ بۆ پارەی ئەو مقاولە سانەویە سەرف ناکەن تا ئیشەکە دەست پێ بکاتەوە دەست خۆش بێت سڵاو لێبێت ئەگەر تۆ باسی ئەومان بۆ بکەی کێشەکانی ئێوە چییە جگەلەوە کێشەیەکی تردان هەیە و داواکەن چۆن چارەسەر کرێ و کێشانی ئێوە زۆر سپاس بەخێر بێن بە خێراتنی کەناڵەکەتانەکەم وڵا بەڕاستی من ڕاستەکەی 7 ساڵە لێرەم ئێرە بەدەست کێشەی زۆرەوە ئەناڵێ یەکێ لەو کێشانە ئێمە بەڕاستی کە هاتیینە ئێرە بەردەممان چاڵ بوو خۆمان پارەمان کۆ کردوتەوە و هەستاین بە پڕکردنەوەی ئەو جادێ بێجگەلەوە ئەم جادەیەمان نەبوو کە ئێمە هاتوین ئەمە گڵ بووە خۆمان پارەمان کۆ کردوتەوە دەخیلەی مناڵمان شکاندووە هەستاوین ئەو جادێمان دروست کردو ئێستا ئەو جادێش کەوتۆتە ناو مەشروعێکەوە پێی وتوین وتێتی کاکە ئەو جادەیە ئەوە ئیشی ئێمێ پێویستە ئەمە جادە ڕیسێکی خۆتانە ئەمەش خۆتانە بینن ئەوە تا پرۆژەکە وەستاوە ئەشتین بۆ لای شارەوانی وەکو کاکێ من فەرمووی شارەوانی ئەڵێ بڕۆم بۆ بەرهێنا وە بەرهێنانە ڕێ بڕۆ بۆ شارەوانی ئەمان پارەی ئەم کۆمپانیان نایەن کەوابێ ئێمە ئێستا ئیشەکەمان وەستاوە تەنانە خۆتان تەسویری جادەکە کەن بزانەوەتانێ جادەکەمان وێران بۆ خەڵکیە بۆ ماڵمانی بەڕاستی میوانیە مناڵمان هەیە ئەکەوێتە ناو ئەو زێرابانەوە خۆمان تەنانە خۆمان پارەی پڕکردنەوەی ئەمە ئەبێ خۆمان بیان یعنی ماخۆ تۆ سەری ساستیکە هەر چوار دەورمان گڵە ڕێگەڵی شوێنی ئەسکەریە یعنی بەڕاستی ئمە گەڕێکێکین لە سلێمانی کاکە بۆ خاتی خۆی مەژوکو خەڵکەوای بۆچی ئامانە بۆچی خزمەت گوزاریەکی ڕێکوپێک بۆم خەڵکە نایە دەست خۆش بێت بەڵێمە وتەی دانیشتوانی گەڕەکە بۆوان باسییان کرد کە ئەو گرفتانەیان هەیە و منش بە پێویستم زانی قسم لەگەڵ مقاولی پرۆژەکە کرد و باسی لەوە کرد کە کۆمپانیایەک لەبری پێدانی پرۆژەیەکی نیشتەجێ بوون ئەم زێرابە سنووقەی وەرگرتووە و پێویستە تەواویکە بەڵام مقاولەکە بڕی 170 ملیۆنی لە زێرابە سنووقەکە سرف کردو تا ئێستا لەلایەن کۆمپانیاکەەوە پارەکەی وەرنەگرتووە بۆیە ئەویش پرۆژەکەی ڕاگرتو داواکات پارەکەی بۆ سرف کرێت و تاوەکو ئەویش زێرابەکە تاو بکات.